بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەرانی زۆر بەڕێز و ئازیز و خۆشەویست لە پرۆگرامی خۆشەویستیدا بەدیدارتان شاد بووینەوە. پرۆگرامی ئەمجارەمان وەڵامی پرسیاری خوشکێکی بەڕێزە. بابەتەکەمان لەژێر ناونیشانی کێشەی نێوان دایکێک و دووکچەکەی. نامەی ئەم خوشکە بەڕێزەم ئەم کچە ئازیزە وەکو خۆی دەخوێنمەوە، پاشان گفتوگۆی لەسەر دەکەین. ئەم خوشکە بەڕێزەم نووسیوێتی و فەرموویەتی: ئێمە دوو خوشکین. من تەمەنم 2 مانگ بوو، بابم مرد و کە تەمەنم 4 ساڵ بوو دایکم هاوسەرگیری کردەوە. بەڵام بەبێ ڕازیبوونی ماڵی داپیرم من هیچم لەبیر نییە، بەڵام خوشکەکەم هەندێک شتی لەبیرە. دەڵێ پێش ئەوەی هاوسەرگیری بکاتەوە بە دزی ماڵی داپیرم، واتە ماڵی خەسووی، دەچوو بۆ بینینی ئەو پیاوە و ماڵی دایکی ئەو پیاوە. ماڵی داپیریشم پێیان جوان نەبوو، بەهۆی ئەوەی ئەو بێوەژن بوو و بۆ عایلەشمان جوان نەبوو. دواتر بەبێ ڕەزامەندی ماڵی داپیرم شووی کردەوە. دایکم ئامادە بوو شوو بە پیاوێک بکە کە پێشتر 2 ژنی هەبوو، کە پێشتر 2 ژنی تەلاق دابوو. ڕۆیشت منداڵی ساوای ئەو پیاوەی بەخێو کرد، کەچی ئامادە نەبوو بەسەر بڵندی ئێمە گەورە بکە. لە لای ماڵی داپیرم خانووی خۆی هەبوو، موچەی ئێمەشی هەبوو، درومانیشی دەزانی، دەیتوانی جوانترین ژیانمان هەبێ. بەڵام کە مێردی کردەوە ئێمەی لەگەڵ خۆی برد. خوشکم بیرەتی ئەو شەوە ئێمەی لە ژوورێک دانابوو، بەبێ ڕایەخ، بەبێ هیچ شتێک، تەنها 1 پارچە سەمونی پێدا بووین. ماڵی داپیریشم پێیان جوان نەبوو ئێمە لای زڕباوک گەورە بین. ئێمەیان لە دایکمان سەندەوە. بەهۆی ئەو هەڵس و کەوتە ناشرینانەی دایکم، داپیرم قەدەغەی کرد دایکمان ببینین. دوای 10 ساڵ ڕێگەیدا دایکمان ببینین. بەڵام هەمان دایکە بێڕەحم و بێهەستەکەی جاران بوو. زۆر بە ناشیرنی باسی باوکمی دەکرد لە لای مێردی دووەمی. زۆر بوختان و کێشەی دروست کرد لە نێوان من و خوشکم. بەڕاستی مامۆستا، من و خوشکم لە ڕق و دڵشکان بەرامبەر بە دایکمان هیچ هەستێکی ترمان نییە. ئێستا نێوانمان نییە لەگەڵ دایکمان، زۆر ئاسوودەترین. ئایا گونەهبار دەبین کە چیتر پەیوەندیمان نەبێ لەگەڵی؟ چونکە بەڕاستی ئێمە ئەوەمان دەوێ کە پەیوەندیمان نەبێ لەگەڵیدا. مامۆستا، من هیچم بیر نایە. کەسانی دەوروبەرم هەر یەکە و قسەیەک دەکەن، نازانم چی بکەم بەڕاستی. ئەمە نامەکە بوو کە لەلایەن ئەو خوشکەوە لە ڕێی کەناڵی دیمەنەوە بۆ پرۆگرامی خۆشەویستی هاتبوو. وەکو خۆی بێزیاد و کەم بۆم خوێندنەوە. لە وەڵامی ئەو پرسیارەدا دەڵێم: وەبیللهی التەوفیق. یەکەم، بەداخەوە بە خوێندنەوەی چیرۆکی ژیانت خوشکی من تووشی خەمباری بووم. چەندین جار نامەکەتم خوێندەوە، هەندێک جار دڵم پڕ دەبوو لە کاتێک بینی 2 کچ و دایک بگاتە ئەو ڕادەیە حەز ببینین یەکتر نەکەن. بەڵام بە هەر حاڵ سوپاسی متمانەت دەکەم. ومێدەوارم گوێم بۆ بگری و بە قسەشم بکەی وەکو مامۆستایەک، وەکو برایەک. ومێدەوارم ئێوەی بەڕێزیش، بینەرانی پرۆگرامی خۆشەویستی لە کەناڵی دیمەن، ئەم نامەیە و وەڵامی ئەم نامەیە لە لای خۆتانەوە بڵاو بکەنەوە. مەبەستم ئەوەیە کەسانی تریش لەوە ئەچێ ئەم مەینەتیان هەبێ، و کەسانی تریش لە کۆمەڵگەی کوردیدا بەداخەوە لەوە ئەچێ چارەنووسیان وەکو ئەم کچانە و دایکیانی لێبێ. بۆ ئێمە بەسمان لە پرۆگرامی خۆشەویستی گێڕانەوەی خۆشەویستیە بۆ ناو دڵە شکاوەکان.
ئەوە خاڵی یەکەم کە نامەکەمان خوێندەوە بە ئومێدی ئەوەم کە ئینشاءالله ئێمە دەرمانێک بخەینە سەر ئەم برینە و برینەکان نەکولێنینەوە. دووەمیان لە ڕوانگەی نامەکەی خۆتەوە خوشکی بەڕێزم چەند شتێکت بیر دەخەمەوە لە ناو نامەکەی خۆتدا کە چەند جار بە وردی خوێندومەتەوە چەند شتێک بیری بەڕێزت خوشکە باشەکەم دەخەمەوە. یەک، تۆ 2 مانگ بووی کە باوکت مردووە، خۆت فەرمووت 2 مانگ بووم کە باوکم مردووە، بەڵام 4 ساڵ بووم کە دایکم شووی کردوتەوە. ئەمە قسەی خۆتە، کەواتە 4 دانە ساڵ دایکت بێوەژن کۆشی کردووە لەبەر خاتری تۆ و خوشکت، حەیفە ئەمەد لەبەر چاو نەبێ. 4 دانە ساڵ دایکت تۆ و خوشکەکەتی بەخێو کردووە، بە بێوەژنی لەسەرتان دانیشتووە، تەنها ئەوەی ئێوە بێنهەز نەبن. ئەبێ ئەم خاڵە بە گەورە وەرگیرێ. لە کاتێکە بە پێی شەرع بۆی هەبوو دوای 4 مانگ و 10 ڕۆژ داکت مافی هاوسەرگیری خۆی هەبوو. ئەمە قسەی قورئانە، ئەمە کەلامی ڕۆخوای ڕەب العالەمینە کە هیچ قسەیەک لە ئاستیدا هیچ نییە. پەروەردگار لە سوورەتی البەقەرە ئاەتی 234 دەفەرمێ والذين يتوفون منكم ويذرون أزواجا يتربصن بأنفسهن 4 أشهر و10. عدەی ئافرەتێک کە مێردەکەی مردبێ دیاری دەکا بە 4 مانگ و 10 شەو. 4 مانگ و 10 شەو، 4 مانگ و 10 ڕۆژ کاتێ ئافرەتێک مێردەکەی دەمرێ، ئەگە حەملی هەبێ دیار دەکەوێ و حەملەکەی دادنێ و لە دوای حەمل و پاکبوونەوە مافی شوکردنەوەی هەیە. ئەگەر حەملی نەبوو لە دوای ئەو 4 مانگ و 10 شەوە دەرکەوت کە ڕەحمی پاکە، دیسانەوە پاک دەبێتەوە و لە عیددە دەردەچێ و لە دوای ئەوە زۆر ئاسایی و سروشتیە شوو بکاتەوە. دایکی تۆ نەک 4 مانگ و 10 شەو، نەک ساڵێک و 2 ساڵ، خوشکە باشەکەم بە قسەی خۆت دەفەرمووی 4 ساڵ لەسەر ئێمە دانیشت، کەواتە دەبێ ئەو خاڵی دایکت بە گەورە وەربگیرێ، نابێ هەروە لەبەر چاوت نەبێ. 2، ئەڵێ دوای 4 ساڵ بەبێ ڕەزامەندی ماڵی داپیرم شووی کردەوە، دەی خۆ ئیزنی ئەوانی ناوێ بۆ شووکردنەوە. ئەوە فکری عەشایریە لەگەڵ ڕێزم بۆ وشەی عەشایر، بەڵام فکری ئیسلامەتی وانییە. ئێمە موسڵمانین پێشەوەی کۆمەلگایەکی عەشایر بین. دینەکەمان لەسەر و هەموو شتێکەوەیە، دینەکەمان لەسەر و هەموو دابوو نەریتێکەوەیە. ڕێبازی پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم ڕۆشنایی دنیا و قیامەتمانە، لە پێش هەموو شتێکەوە دەبێ پابەندی ئەوە بین. ئەمجا ئەگەر عورفێک، ئەگەر دابوو نەریتێکی نەتەوەیی، کۆمەلگایی، عەشیرەتی پەیوەست بوو، جوان بوو لە خزمەت ڕێبازەکەی پێغەمبەردا بوو صلی الله عليه وسلم، ئەوە دەستە سەر و سەرچاومان. بەڵام هەر شتێک پێچەوانەی ئیسلام بێ ئەبێ فڕی دەین. دەفەرمووی دوای 4 ساڵ دایکم بەبێ ئیزنی ماڵی داپیرم شووی کردەوە، لە کاتێکە هیچ پێویست نییە پرس بە ماڵی داپیرت بکە، حەقێکی ڕەوای خۆیەتی، حەقی ڕەوای خۆیەتی. ئەوە لە پێش ئیسلامدا بۆ کەسێ شووی بە کەسێ بکردایە، ئەگە بمردایە ئەبوو ئەمیش لەگەڵ یا بمرێ یان لەگەڵی بخانە قەبرەکەەوە یان هەتا مافی ئەوەی نەبوو شوو بکاتەوە، ئەبوو هەردانیشێ. ئیسلام ئەمانەی دابن. کچی خۆم ئیمامی عومەر کاتێک کە حەفسەی کچی بێوەژن کەوت، کچی خۆیەتی بمبورنەگە وشەیە بەکاربێرم ناچارم، تازە عورفی کۆمەلگای دەتوانم بم بێ هاوژین کەوت، هاوژینەکەی لەدەستدا، هاوژینەکەی مرد، کە حەفسە بە بێ هاوسەری بە بێ هاوژینی یان بە کوردی خۆمان کە ئەو زاراوەیە دەسەڵاتی من نییە بەکاردێ بە بێوەژنی هاتەوە ماڵی باوکی، ئیمامی عومەر خەمی لێ خوارد، نەیفەرموو وەڵڵا عەیبە کچەکەم بێوەژن کەوت و خوا کەس خوازبێنی نەکا، خۆی ملی ئیمامی عوسمانی گرت، فەرمووی عوسمان وەرە حەز دەکەم حەفسەی کچم لە تۆ مارە بکەمەوە. وتی من جارە بە تەمای ژنهێنان نیم. چوو بۆ لای ئیمامی ئەبوبەکر، ئیمامی ئەبوبەکر جوابی نەدایەوە. ئیمامی عومەر دڵگران بوو، 2 هاوڵی خۆی کچەکەی بڕێن واندووە، یعنی نەک پێشکەشکردن، ئافرەت پێشکەش ناکرێت لە ئیسلامدا، ئافرەت دیاری و بووکەڵە نییە، ئافرەتەکەی ڕانوان پێشنیاری بۆ کردن. وتی کچەکەم حەیفە بێ هاوسەر بمێنێتەوە، هێشتا گەنجە، وەچی لە ماڵی باوکیا دەبمێنێتەوە، بۆ لە ماڵی خەزووریا بمێنێتەوە. دەفەرمێت دواتر بۆی دەرکەوت پێغەمبەر صلی الله عليه وسلم خوازبێنی کرد. ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عوسمان ئەمەیان دەزانی لەبەر حرمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوان ڕەتیان کردەوە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لای ئەمان باسی کردبوو کە بەتەمایە حەفسەی کچی عومەر بخوازێ. کەواتە لە ئیسلامدا زۆر مافێکی ئاسایی خۆیەتی و پێویستی بە ماڵی داپیرن نییە. ئەنجا ئافرەت کاتێک کە شوو دەکاتەوە، بەڕێزان
تکاتان لێ دەکەم ئەم بابەتە زۆر بە وردی وەرگرن واللهی ئەمە هیچ عیبەیەکی تێدا نیە ئافرەتێکی گەنج و جوان با دوو کچیش هەبێ با دوو کوڕی هەبێ با 4 منداڵی هەبێ کاتێک کە پێویستی بە هاوسەرە چ عیبەیەکی تێدا هاوسەرگیری بکاتەوە ئێمە بەرزترینیان سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە بێگومان ئەوانە جیلی زێڕینیان ئیسلامن ئەوانن خوا بە دەقی ئاەت کە دەفەرمێ رضی الله عنهم ڕازیە خوا لێیان بە دەقی ئاەتی قورئان پیاوان و ژنانی سەحابە هەمووی جێگایان بەهەشتە بەبێ خیلاف کاتێ ئەسمای کچی عومەیس کە خێزانی جەعفەر بوو دوای 10 ساڵ زیاتر لە ئاوارەی لە وڵاتی حەبەشە کە گەڕانەوە بۆ مەدینە جەعفەر فەرماندەیی سوپایەکی کرد لەوێ شەهید بوو هەردوای ئەوەی مسافەیەکی کەمی پێچوو ئیمامی ئەبوبەکر چۆ خوازبێنی ئەسما کەسیش نەیگوت عیبە کەس نەیوت 10 ساڵ لە غوربەتە بووە لەگەڵ مێردەکەیە مێردەکەی ئامۆزای پێغەمبەرە صلی الله عليه وسلم منداڵی وردی هەبوو منداڵی گەورەشی هەبوو کۆمەڵگەی ئیسلامی زۆر بە ئاسایی وەریانگرت شووی بە ئیمامی ئەبوبەکر کرد چەند ساڵێکی کەمیش لەگەڵ ئیمامی ئەبوبەکر ئاژیا ئیمامی ئەبوبەکریش وەفاتی کرد شووی بە ئیمامی عەلی کردەوە هیچ کەس لە مەدینەدا و لەناو سەحابەدا نەیانفەرموو وەڵڵی ئەسما ئەمە چییە ئەمە مێردێک ئەمە دوو مێرد دیسانەوە بەم تەمەنەوە شوو دەکەیەوە زۆر پیرۆزبایی لێکرا شووی بە ئیمامی عەلی کرد ئیمامی عەلی شەهید بوو کەواتە دوو شەهید دوانیشیان خەلیفەن لەگەڵ ئیمامی ئەبوبەکرە سێ شووی کرد کەس نەیوت سەرخۆرەیە کەس نەیوت ئەمە حایلی هەڵگیراوە کەس نەیگوت لە دوای ئەم هەموو منداڵە تازە هاوسەرگیری دەکا مافێکی ئاسایی خۆیەتی وەکو ئینسانێک وەکو ئافرەتێک ئێمە دینەکەمان لە پێش هەموو شتێکەوەیە کەواتە خوشکە باشەکەم ئەوە مەکە بەگرەی لەدایکت کە بەبێ پرسی ماڵی داپیرت شووی کردوێتەوە زۆر ئاساییە خۆ کۆیلەی ئەوان نەبووە ئەوە بووکیان بووە کە باوکی ڕەحمەتیشن نەماوە مافێکی ئاسایی خۆیەتی شوو بکاتەوە سێم ئەڵێ حەزی لە پیاوێک بووە ئێخوا زینای لەگەڵ نەکردووە شووی پێ کردووە بە حەڵاڵی یعنی حەزی لێ کردووە هەر سروشتی هاوسەگیری وایە بێت دوو کەس دڵیان بەیەکەوە بێ بەڵام ئەلحەمدوللا داکرد دەستی خیانەتی تێکەڵاو نەکردووە بە شریعەتی خوا لەو پیاوە مارە کراوە بە شەرعی خوا لەو ماڵە چۆتە دەرەوە چۆتە ماڵی ئەو پیاوە چوارەم دڵی پیاوەکە دووژنی تەلاقدا بوو وەکوی بە پیاوێکی خراپ باسی کەی کچی خۆم دڵی مناڵی ساوای هەبوو بە خێوی کردن دایکم لەسەر ئێمەدانەنیش کە ئیمکانیەتی مادیمان باش بوو سێ خاڵیش لەسەر ئەم قسانت باز دەکەم ئەمانە هەموو نامەکەی خۆتە من وڵامەکەت دەدەمەوە یەک کە پیا و ژنی تەلاقدا مانای وانە نە پیاوەکە پیاوێکی خراپە نەژنە تەلاق دراوەکە ئافرەتێکی خراپە لەوە دەچێت بەخوا زۆر جار پیا و ژنێک کە لە یەک جیا دەبنەوە هەردووشیان زۆر کەسی باش بن ئینسانی دیندار بن ئینسانی بەڕەوش بن ئینسانی بە حرمەت بن بەڵام دوو تەبیعەتی بەیەکەوە نەگونجاون ئەمە نەوعەکە ئەمیش نەوعەکە کە لە یەک جیا دەبنەوە من و تۆ حەقمان چییە بە خراپیان بزانین ئەوە تا لەگەڵ دووژنە ئەم پیاوە تەبیعەتی نەگونجاوە جیا بۆتەوە بەڵام لەگەڵ دایکتەوە چەند ساڵە هاوسەرن بەیەکەوە چاو لێ لەگەڵ دایکتا مرتاحە کەواتە ئەم دوانە بۆ یەکتر دەبن با ئەمە نەکەن بەلەکەیەک لەسەر دایکت کە شووی کردوێتەوە بە پیاوێکی خراپ پیاوەکە خۆی قەبر و قیامەت و دنیای خۆی ئەڵێ مناڵی ساوای هەبوو دایکم بە خێوی کردن ئێوە ئەو پەڕی باشییە ئافرەتێک بتوانێت مناڵی ساوای دوو ئافرەتی تر بە خێو بکا لای خۆی داخیان نەکە نەیان کوژێ لە ماڵ نەیان کاتە دەرەوە ئەوەش سیفاتێکی باشەی دایکتێکە سەربەرزیشە بۆ ئێوە سێم دڵی ئیمکانیەتی مادی هەبوو دایکم خانومان هەبوو لای ماڵی داپیرم درومان و خەیاتی دەزانی موچەی ئێمەی هەبوو ئەی بۆ بە سەربەرزی لە سەرماندانەنیشت خوشکە باشەکەم ئافرەت خۆ لە ماڵی بابیشی دایکت پێش ئەوەی لە ماڵی باوکی بێتە دەرەوە شوو بە باوکت بکە خۆ لەبەر خانوو نەبووە خۆ لەبەر نان خواردن نەبووە خۆ لەبەر پێخۆر نەبووە خۆ لەبەر نوێن و جلو بەرگ نەبووە ئافرەت پێویستی بە سوکنایە ئەم سوکنایە لە لای هاوسەری ژیانی دەست دەکەوێت تۆش ئێستا جەنابەت کچە باشەکەم بەیانی کە شوودەکەی خۆ لەبەر جلوبەرێک لەبەر خانوو لەبەر پیاڵاو لەبەر پارەش و ناکەی ئەمانەی ئێستاش لەوەچی لە ژیان تا زۆر مرتاحتربی لە لای مێردەکەت بەڵام تۆ چۆن پێویستیت بە هاوسەرێکەیە بە هاودەمێکەیە بە هاوژینێکەیە بە سەکەنێکەیە کە قورئان دەفەرمێ تەسکون و ئیلەیها ئێدایکیشت هەمان پێویستی هەبووە کەواتە مادیەکان نابنە پڕکەرەوەی پێداویستێت دەرونیەکان دیسانەوە لەسەر ئەم خاڵەش دڵت لە دایکت نەڕەنجێ مافێکی ڕەوای خۆی بووە و کارێکی بێشەرعی نەکردووە ئەڵێ دوای گواسترایەوە دوای ئەوەی کە گواسترایەوە من و خوشمی بردە لای ماڵی مێردی بەڵام خوشکم دەڵێ سەمونێکی داینێ بێ ڕاخەر بووی نە ژوورەکەدا جارێ هەر ئەوەی کە تۆ خوشکەکەتی بردۆ لەگەڵ خۆیدا ئەو کارێکی باشی کردووە کەواتە دایکێکی بە سۆز بووە نەیوت منداڵەکانم نایە بەدای پیرت بڵێ چۆنیان بەخێو دەکەی بە خێویان کە من شوم کردوێتەوە
و ئەو پیاوەش دەبێ بڵین پیاوێکی باش بە قوبوڵی بۆ بەدایکت و توێتی منداڵەکانیش لەگەڵ خۆت بێنە با ئێمە خوا ڕووی گەشی شتەکان ببینین با بە چاویلکەی ڕەشەوە سپیەکانیش بە ڕەش نەبینین ئەو کاتە کە دەڵێ بردینی بیان سەمونێکی داوینەیە ئەوە لەو بڕوادام خوشکی شت ئەو کاتە تۆ لە تۆ گەورەتر بووە فامی کردوێتەوە پێی ناخۆش بووە بە قسەی دەوروبەرداکی شووی کردوێتەوە لەوە چێ حقلێک لە دڵیا دروست بوو بێ ئێستا کە دەیگێڕێتەوە ڕەنگە بەو شێوەیەش نەبوو بێ ڕەنگە بەو شێوەیەش نەبوو بێ هیچ ماڵێکی کوردەواری ئێمە زەحمەتە لە شەوی گواستنەوەی دایکەکەدا دوو منداڵی بچووک بکرێنە ژوورێکەوە بەبێ ڕایەخ و بەبێ بەتانی و بەلەتێ سەمون ئەوە لەوە چێ خوشکەکەش لە داخە دەردڵی خۆیدا ئاوا بیژێڕێتەوە شەشەمیان ئەڵێ لە داپیرم ئێمەی لێ سندەوە لە دایکم بەڕاستی حیف نەبوونی حکمی شەرعە کە ئەوە چارە نووسمان وا لێ دەکا بە پێی شەرع مادام دایک دەتوانێت خزمەتتان بکا و دەیتوانی لای بن و باوکەکە عەزیەتی نەدەدان و بێحورمەتی پێ نەدەکردن بەداخەوە ئەوە یعنی شتێکی خراپ بووە ئەنجا دڵی زڕباوەک لە ئیسلامدا کاتی ئافرەتێک منداڵی هەیە مێردەکەی مردووە مێردەکەی تەلاقی داوە کچی هەیە شووی کردەوە بە پیاوێک دوای گواستنەوەی ئەمافرەتە دوای جیماع لەگەڵکردنی ئەم پیاوە لەگەڵ ئەمافرەتە بێوەژنە دەست بەجێ دوای گواستنەوە و چوونە لای کچەکەشی دەبێتە کچی هەتا ئەم کچەشی پێ ناشێ کەواتە ئەم زڕباوکەش وەکو باوک حکمی دەکرێت ئێستا ئەو باوکە ئەو مێردی دووەمی دایکت قەت هەتایە دەستنوێژی لە ئێوە ناشکێ ئەبێ وەکو باوکێک بە حرمەتەوە تەماشای بکرێ مادەم خۆی پیاوێکی بێڕێزلی لەگەڵ نەکردوون و بێ حرمەتی پێ نەکردوون بەداخەوە خۆزگەدا پیرت ئەوەی نەکردایە لەگەڵتاندا ئەڵەی دوای 10 ساڵ یەکترمان بینیەوە بەڵام دایکم بێڕەحم و سۆز بوو خوشکە باشەکەم ئەو 10 ساڵ دابڕانە ڕەحمی نەهێشتۆ لە نێوانتاندا 10 ساڵ تۆ دایکت نەبینی دایکت ئێوە نەبینێ بە دڵنیاییەوە دڵساردی ڕوودەدا دایکیشت کاردانەوەی هەبووە کە ئێستا دڵی لەگەڵمانە ڕووخۆش نەبوو دڵڕەق بوو ئەوەی دایکت وا وەرگرە دەبێ ئێمە دایمە نەسیحەتی خێرمان هەبێ عوزر بۆ کەسێ بینینەوە کە خۆی ئێستا لێرە نییە کە خۆی قسە ناکە ئەبێ عوزری خێری بۆ بینینەوە دایکیشت کاردانەوەی هەبووە بەرامبەر بە ماڵی داپیرت کە بە شوکردنەوەی ناڕەحەت بوون منداڵیان لێستاندۆتەوە دەدانە ساڵ نایان هێشتۆ دوو جەرگی خۆی ببینێ دایکیش چی بکە لەوە ئەچێمیش ڕۆشنبیری ئیسلامی ڕۆشنبیری وعی فکری زۆر بەهێز نەبوو بێ هاتۆ تۆڵەکە ڕقەکەی خۆی لە جاتی ماڵی داپیرت بە ئێوە ڕشتووە کە ئەویش کارێکی خراپی کردو بەڵام عوزری بۆ بێننەوە کە ئەمە لە ئەنجامی کاردانەوەدا بووە ئەڵێ لەگەڵی نەبی ناسوودەترین ئایا گونەهبار دەبین نا ئەوە دایکە بە قسەی ئەم برای خۆت بکە لەبەر خاتی خوا تەلەفۆن بۆ دایکت بکە لە جەژنانە سەردانی بکەن هەردووکتان خوشکەکەشت قەناعەت پێ بکە جار و بار هەدیەیەکیشی بۆ بکڕە هەر چیەک بێدایکە بڕواتان هەبێ حتا خۆت شو نەکەی و منداڵن نەبێ هەز بە دڵی دایکت ناکەی هیچ کەسێک لە ژن و لە پیاو لە کوڕ و لە کچ هاتێ هەز بەبوونی دایک و باوەک دەکا کە خۆی منداڵی هەبێ قەت بینی دایک و کچ بڕواتان هەبێت یەک ناچێکە کەوتە تنگانەوە ئێوە بەڵێ گونەهبار دەبن بەڵام شەرت نیە هەموو ڕۆژە بلایەک بن تەلەفۆن نامەیەکی دەنگی سەردانێکی جەژن دیاری کڕینێک بەڵام قسەی لێدا مەبڕن بە یەکجاری ئەو پەیوەندی قەتع مەکەن بەڵام کە دەڵێ بە یەکتر وا خۆشحاڵین کە یەکتر نەبینین نا خوا ئەمەی پێخۆش نییە لەبەر خاتری خوایەوە لەبەر خاتری ئەوەی کە ئەوەی بەسەرتان هات بەسەر داکیشت هات بەسەر ئێوەش هات عرفێکی سەقەتی کۆمەلگا بوو لادان بوو لە منهەجەکەی خوای پەروەردگار نەگەڕاوینەوە بۆ شەریعەتەکە پرسی شەریعەتمان بکردایە هەموو شتێک چاک دەبوو ئەڵێ من هیچم بیر نایە کەسانی دەوروبەرم هەر یەکە قسەیەک دەکەن چاو لێ خەلەلەکە لە ئەوێدایە تۆ ئێستا هیچت بیر نایە کەسانی دەوروبەریشن متتەفیقون عەلەیهی نین یەک کەس بڵێ ئەمە وا بووە ئەوی تریش بڵێ وەڵڵا وا بووە ئەوە تا خۆت ئەڵێ قسەکەت زۆر جوانە هەر یەکە قسەیەک دەکا ئای بەداخەوم ئەم کۆمەڵگای ئێمە تا کەسێک قسەیەکی خێر دەکا لە بینی دوو کەسا دە کەسی تر بێویش دانانە ئەیانەوێت دڵی تۆ کرمەکەم بەرامبەر بەدایکت دڵنیا بە هەمان کەسانی خزم و کەس و کار و ناسیاویش نەچنە لای دایکی بەڕێزی شت ئەبێت چ قسەیەکی نەشیاو بکەن بەرامبەر بە ئێوە بۆیە گوێی خۆت داخە لە ئاستی ئەو قسانەدا کەس هێستاش پێت دەڵێم کچی خۆم خوشکە باشەکەم لەم برای خۆتی وەرگرە لەم مامۆستای خۆتی وەرگرە وەڵڵاهی هێشتاش کەسێک نییە جەرگی بۆتان بێشێ بۆ تۆ بۆ خوشکەکەت بە ئەندازەی دایکت هەرچی خراپەیەکی کردبێت کە نەیکردووە من وا نابینم لە نامەکەی تۆدا کە خوێندراوەتەوە دایکی شتێکێکە لە قوربانیەکانی کۆمەڵگا تۆش یەکێکی لە قوربانیەکان نەنکی شت بەو تێگەیشتنە ڕێزی تایبەتی مایە ئەگەم ما بێگە نەژ ما بێ خۆ عەفویکە
یعنی خوا لە گوناهی خۆش بێ ئەویش هەر قوربانی کۆمەڵگایە قوربانین ئێمە هەمومان بۆ دوورکەوتنەوە لە شریعەتە پاکە بێگەردەکەی ئیسلام ئەگەر ئەم شریعەتە حاکم بێ لە نێوانماندا ئەگەر ئەم شریعەتی خوای پەروەردگارە جێگەی پرس و ڕاوێژمان بێ واللهی ژیانی هەر هەمومان تووشی ئەم گرفتانە نابێ ئەچینە ناوبڕێک بەڕێزان بەرنامەکەمان ڕاستە خۆیە دوای ناوبڕێکی زۆر کورت دێنەوە خزمەتتان و درێژە بە بەرنامەکە دەدەین و پەیوەندیەکانتان بە ئیزنی خوای پەروەردگار وەردەگرین. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان و بەڕێزان هاتینەوە خزمەتتان بەرنامەکەمان ڕاستە خۆیە بەو دوو ژمارە تەلەفۆنەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن ئینشاءڵڵا لە خزمەت پەیوەندیەکان داین و تەوەرەکەمان کراوەیە ئەو پرسیارانەی کە پەیوەستن بە ئاینی پیرۆزی ئیسلام بە کاروبارە کۆمەڵایەتیەکان بە بابەتە خێزانیەکان بە گفتوگۆی لەسەر بکەین بەویستی خوای پەروەردگار. وابزانام ئێستا پەیوەندێکمان لەسەر هێڵی تەلەفۆنە خوشکە ئامینە فەرموو. عليكم السلام ورحمة الله دادا أمينة خوشك برزق الحمد لله خالة راضي بخشكي باشم خواي بس تليفونك كم بوقرا ما خدمتها دوغيشتم سواس داخل خوشك باشا من لا خدمتنا ما مستعجان دوكرم هنا كركم هركم بجمع كدنا خواي بس يعني واتمنى عندي اشكا كركا براتك لكن نجنبوي ناوا ده قدك ما خالي نجنبوي ناوا ناوم بودانا بلان بحيث روتيناكا ما مسا كركا روتيناكا هندي دبري ودين مدبا محرزش بوكريوا نجنبو هناوا هندي دبري ودين مدبا يتم روتيناكا وارمدم نابي دانا زانم سكا اخدادا امينه قصل لقل نكردو بلي كوري شيرنم گلەی چییە ڕازت چییە نازت چییە ئیتر چی شتێک لە دایکی خۆت داوا دەکەی وەمان نەکردبی ینی هیچی پێنەوە تۆی کە دووتەلایە و ناڕازیە هۆکارەکەی لە لای تۆ باز نەکردووە؟ والله هۆکارەکە چوومە حەمڕێی لە خوشکەکان پێنج کچی و دوو کوڕم هەنا دووکڕمانە کچەکە لە خوای بەزیابێنمون بە سەربەزی بەڕێ کردم بۆ ماڵی خۆ بەختەوەر بناڕەبی کوڕە گەورەکەی دیمیشم بۆی لە خوای بەزیابێ جیرانی خۆمە ماڵم بۆ داناوە کوڕەتی کەڵەکەشم ماوە لێم بۆ تەداری نەحنەتێ ڕوون تێناکە قسەی لەگەڵ دەکەم دەرمە لە خانوت بەرەکەم دەلێشتیتم هەر ناوێ ئاخ ناڵم پێت ناڵێ بۆچی تووڕەیە؟ نازانم مامەستاگیان بەسەر چاو دادا ئەمینە ئینشاڵڵا قسەی خێرت بۆ دەکەم بە ئیزنی خوای گەورە بەویستی خوای گەورە بە پێی شەریعەتی ئیسلام بزوڵێەوە خوا گرفتەکان حەل دەکا بە ئیزنی خوا دەست خۆش بێ سواز بە پەیوەندەکەت ئەگەر دەستمەکنی لێم تووڕە دەبێ دەستمەکنی قسێ خۆشی دەگەکەم هەرێک نەبات دەبم دایکت ئەگەنەچم دایکت تەمەنی چەندە؟ تەمەنی زۆرە؟ ئێ بە تەمەنە بەڵام کوڕێم براکەمەیە دەگەڵ بکەتیان گوتەمێ دەبێدەیدان پێشم ناخۆش ئەگەنەچمەکنی ئەگەنەچمەکنی تووشی خسان دەبن دوو جانانی چوومە حەمڕێی بەسەر چاو خوشکامینێ بەڵێ پەیامەکەت گەیشت ئینشاءڵڵا قسەت بۆ دەکەم لەبەرەی دایکیشتەوە خوا ڕەحم بە هەموو لای بکە بەسەر چاو خوشکە باشەکەم خوشکامینە خوا ئاگادار بێ دادەی گیان خوا لەگەڵ خوشکە باشەکەم خوای لەگەڵ جەنابیشتان بێ لەگەڵ موسڵمانان. بەڵێ بەڕێزان لە درێژەی ئەو نامەیەدا کە باسمان کرد لە تەوەرەکەدا دوو کچی بەڕێز کێشەی کۆمەڵایەتیان هەیە لەگەڵ دایکیاندا کە بەداخەوە بگاتە حەدی ئەوەی حەز ببینین یەکتر نەکەن. عەرزم کردن ئێمە لە کۆمەڵگایەکەین ئەوە تا ئەو کچە باشە لە کۆتایی نامەیەدا دەڵێ من هیچم لەبیر نایە بەڵام خەڵکی هەر یەکە کەسانی دەوروبەرم قسەیەک دەکەن ئەزانی ئەمە چەند ناڕەحەتە کاتێک کە مرۆڤێک خۆی وەکو کاغەزێکی سپی وایە ئێمە گوناحە ڕەشی لەسەر بنووسین گوناحە دڵی پاکی ڕەشکەین و خۆشمان دەبێت ئێستا ئەو کچە باشە زۆر لەوە گەورەتر بێ لە کاتی پێش ناوبڕەکەشە باسم کرد دەبێت خۆت وریابی ئەمڕۆ خەڵکێکی بێدین بێویژدان بێمەبدە هەیە ئەوێت تۆ وەرەقەیەکی سپیبی ئەو بەئارزووی خۆی خێڵ لەسەر بچێشێ خۆی ویانت لەسەر بچێشێ خۆی ڕەشت کاتەوە ئەبێ خۆمان ئێمە ژووریابین لاپەڕەی دڵی سپید تەسلیم بە هەموو کەسمەکە کە بە ئارزووی خۆی نیگاری خۆی لەسەر بچێشێ. پەیوەندێکمان لەگەڵا کاک پشدەر فەرموو برا باشەکەم. مامۆستاجان سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا کاکە پشدەرجان. با قوربان دەبم مامۆستاجان ساود ماز دەکەم. مامۆستاجان وەڵڵاهی کە ماوەکەی کە تەلەفۆنم بۆ دەنابتان کرد کە گوتم خێزانم نەخۆشی درێژخانی هەیە وەعزی ماڵەمان زۆر خراپە لە خانووی کرێداین
والله خوای تو ئاگدارە نەخۆشی خێزانم نەخۆشی دەشخان هەیە سوێن بە خوای گەورە پارەی ئیشاعێکم نەبووە والله کە ناوی خوایە پارەی ئیشاعم نەبووە کە بیبم ئیشاعێکی سەری بگرم کە دکتۆر بۆی نووسیوە والله نە ئەرزاقێک والله نەخواردنێک چەند جاریشم تەکلیف لە هەموو یعنی کەناوە کەس کرد کچمیان خێرخوازێک موسڵمانێک لەبەر خاتی خوای گەورە بەشکم کەسێک ماتۆرێکی بۆ بیبامە یعنی ئیشێکی ماڵم پێکرد بە کاکە پشدەرگیان جارێکی کەس جواب ندایتەوە برا شیرنەکەم بڕوان پێ بکە ئێمە ئەم تەلەڤیزیۆنە دەستگایەکی خێرخوازی نییە و من ئێستا هیچ مزگەوت و شوێنێکیشم نییە و ئەوم برایانەش کە لەم دەستگایان بڕوا بکە بە پارێکی یەکجار کەمی ژیانی خودەمەرگی دەژین عەزیزەکەم جارەکەی کەس جوابمان دایتەوە کاکە پشدەرگیان گیانی شیرن ئەوە پێویستی بەڕێکخراوەکان چونکە ئێمە تکا دەکەم نەک جەنابەت هیچ کەسێک بۆ مەبەستی یاوکاری ئەوانە پەیوەندی بە بەرنامەی ئێمەوە نەکا بەرنامەی ئێمە کاکە پشدەر حرمەتی تایبەتیم هەیە بۆ ڕووی جەنابەت بەس ئەمە ئەم دەستگایە ئەمە دەستگایەکی خێرخوازیە نەپەیوەندی خێرخوازیە وەرگین بڕوان پێ بکە دەبێت بەس یەک تەلەفۆنی وەرنەگرین ئەو کارش بە ئێمە ناکرێت نە من پێم دەکرێت و نەک هاوکارانیشم لە بەرنامەدا بەڕێزم پێیان دەکرێت ئەوە ئینسان لە دەڤەرەکەی خۆیدا ئەو ڕێکخراوە خێرخوازیەکان و ئیمامی مزگەوتەکەی جەنابتان یعنی من لەو بڕوادەم بە کاکە پشدەر دەڵێم تکاتان لێ دەکەم تکات لە جەنابیشت دەکەم بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی چونکە بەرنامەی تەلەڤیزیۆن شوێنی کۆکردنەوەی کۆمەک نییە ئەم بەرنامەی ئێمە ناوی پرۆگرامی خۆشەویستی پەیوەست بە کێشە خێزانیەکانە کاکە پشدەر ئەمە دەستگایەکی خێرخوازی نیە جارێش کەشت کار لێ دەکەم ئەم پەیوەندیانە دووبارە مەکەوە چونکە ئێمە هیچمان بۆ تۆ پێ ناکرێ بەڵام نەک جەنابەت هەموو ئەو بەڕێزانی کە دەستیان کورتە تەنان پێویستیان بە ماتۆڕێکە بۆ بژێوی ژیان کە زەخیرە و زادێک لە ماڵیاندانیە هەر ئیمامی گەڕکەکەی خۆتان هەر ئەو مزگەوتەی کەلەی نزیکی واللهی خەڵکی خێرخواز نەبراوە تەنانەت وەکو نان و پێخۆر ئەلحەمدوللا بڕوا بکە هەر خەڵک بایعی ماڵەکەی خۆی کە زۆربەی خەڵک وەری ناگرێ من گومانم هەیە هەر دەتوانێت بژێوی ژیانە دابینکە بەنسبەت ماتۆڕێکیشەوە ئیمامی گەڕەکەکە هەر خێرەومەندانی چوادەوری ماڵی خۆتان ماتۆڕێک ئەو پارە یعنی گرانە نییە ئۆتۆمبیلێکی گرانبەها نییە داوای لێبوردن لێ دەکەین کاکە پشدەر نەک لە جەنابەت هەر کەسێک پەیوەندی بەم بەرنامەیە بکە بۆ کاری کۆمەک و خێرخوازی واللهی ئێمە دەسەڵاتێکمان نییە چونکە گە بێت ئەم کارانە بکەین ئەوە دەبێت موسسەیەکی گەورەت هەبێ ئەوە دەستگایەکی گەورەت هەبێ کە لەم تەلەڤیزیۆنە متەوازایی ئێمەوە بەم کارمەندە بەستە زمانانە بەخوا برا ئەو شتانە ناکرێت داوای لێبوردن لێ دەکەین کاکە پشدەری بەڕێز دادەنور فەرموو السلام عليكم ورحمة الله وبركاته مامۆستا. عليكم السلام ورحمة الله خوشکە دڵڕووناکەکەم دادەنور ئەحواڵی جەنابتان. بەجێ سپاس دەکەم مامۆستا بمبورێ سێتار بەرنامەیە ئەگەم لە جەنابەت نەبووە بەخۆی زۆر خۆشحاڵم ئەوڕۆ پەیوەندیەکەم لێ وەرگیرە. دەخوا خوا پاداشت داتەوە خوشکە نور هەر ساغ و سەلامەت و تەندروست باش بی ئینشاءالله. سپاس دەکەم مامۆستا یا ڕەبی خوا لە دنیا و لە قیامەتێ خوا بتپارێزی هیوای تەمەند درێژێتی زۆر لۆ دەخوازم مامۆستا. خوشکە باشەکەم خوشکە نور ئێمەش بە هەمان شێوە بۆ جەنابەت بۆ تێگڕای خوشکان خۆسی لەو کاکەیە دەکەم کە لەسەری هەڵگرتم بەڕاستی مامۆستا من قسەشم هەیە هەموو جارێ دەیکەم زۆر یعنی بەختەوەرم مامۆستا هەموو جارێ دەڵێم ئەگەر یەک بەو خانەی زێڕت هەدی ناکاتە ئەو لەحزەیە کە خوا سیمای خۆی بەدەکانی پسان دەدا وەڵاهی مامۆستا ئەمن بەس چاوەڕێ ئەو ڕۆژەیمە بە چاوی سەری یعنی خوای ببینم بنووری خۆی بەم پسان بدا خوا ڕاستە تەواوە ئیساڵە خوا نورەی بەم گەورە حوسنی زەند چۆنە بەرامبەر بە پەروەردگارت دڵنیا بە خوابەنیەتی دڵی خۆت وەڵامت دەداتەوە و ئاواتەکە دێنێتە جێ تۆش دوعای خێرما بکۆ ئێمەش و هەموو بینەران هەموو بیسەرانیان بەرنامە ئیماندارانی ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم بەرنامەمان هەیە ئینشاءالله هەر لەم کەناڵە و لە کەناڵەکانی تر ئینشاءالله نزیکی 29 قەسی ئەڵقەمان لەگەڵ ئەوەی بەڕێزی شاسپاسی دوعای خێرت دەکەم دادەخ باشەکەم خوا لە ڕازبێ خوشکە نور خوای پەروەردگارتان پارێزە خوا لەگەڵ بێ. بەڵێ ئەو کاتانەی کە ئینسان لاپەڕەیەکی سپێ دڵ و دەروونت ئەو خوشکانەی کەەوە دوو خوشی لەگەڵ دایکیاندا بەداخەوە بە پابند نەبوونمان بە فەرمایشتەکانی پەروەردگار ذاتی الله سبحانه وتعالى بە نەگەڕانەوەمان بۆ سوننە و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە هەمومان دڵم چەندە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم خۆش دەوێ چەندە سەحابەکانمان خۆش دەوێ خۆزگە هەر بە قسە نەبێ خۆزگە لە ژیانی کردداریدا بگەڕێنەوە بزانین کاتێک کە ئافرەتێک بێ هاوژین دەبێت کە مێردی دەمرێت کە شوو دەکاتەوە کە منداڵی هەیە
ئەم هەموو سەحابە گەورە ئەم هەموو ئافرەتە گەورەی سەحابیەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانە کەس تەعنێکی لێ نەدان بە چاوی ڕێز و حرمەت سیر کران باش ئێمە کە شوێنکەوتوی ئەم ڕێباز دەبین بۆچی دەبێ وەکو ئەو دوو کچە کە نامەکەمان خوێندنەوە لە تەوەری یەکەمی بەرنامەدا بۆچی خەڵک بیەوێ قسەی نابەجێ قسەیەک کە دوو دڵ نزیکترین دڵەکان کە دایک و کچەکانن لە یەک بکە حیفە ئینسان ئەو ڕێگەیە بەخۆی بدا و حیفە ڕێگاش بدا خەڵک قسە لە بینی دایک و کچا بکە بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا باوکی محەممەد فەرموو برای باشم. السلام عليكم مامۆستا گیان. عليكم السلام ورحمة الله وبركاته. باوکی محەممەد برا بەڕێزەکەم. وای گەورە هیدایەت بە مامۆستا زۆرم خۆشەوی لە فێسایەق لە زۆر حەز دەکەم بە خزمەتت بگەم دوو پرسیارم هەبوو ئەگەر ئەرک نەبێت. من لە خزمەتم لە سەی سادق و شارەزووی خۆشەویستەوە هەتا هەولێر کاکە محەممەد باوکی محەممەد زۆر بەڕێزی لام سپاست دەکەم لە خزمەتم. پرسیاری یەکەم عەزیزم. پرسیاری یەکەم بڵێن یەکێک قەرزار بێ هەر بە قەرزاری بمرێ زۆر حەزکا بیداتەوە ئەوانە بەڕاستی هەوڵی جدیش ئەدات حەزەکا لەسەر پێی خۆشی بۆسێ پشت بەخوا بەسێت مەسەلەن ئەوە ئەگەر هەر بمرێ و نەیداتەوە سزاکەی چییە ئەگەر پێی نەدرێتەوە ئەوە یەک. دووەمین ئەم مەسەلەی ئەمرا هەیە بە قیست ڕاستەکەی زۆر حەزەکەم بڕۆم وتم بزانم دروستە یا دروست نییە. والسلام عليكم ورحمة الله بازر كاتنا. كاك محمد زوج سباس بس بيجي تلفونك داخل وعليكم السلام ورحمة الله. بالنسبة جنابته قرزاري خلق هي؟ بلى. استا قرزاري. بلى. طبعا. پیامەکەت گەیشت ئینشاءالله جێبیستی وڵام بە خوای گەورە پاداش داتەوە سڵای خوا لە جەنابی شت بێ خوا لەگەڵ بێبرا. بەڵێ خۆشەویستان لە ژیانی کۆمەڵایەتیماندا عەرزم کردن لە تەوەری یەکەمی بەرنامەدا ئێمە دوو ڕێبازمان هەیە. عرف و عادەت و نەریتی کۆمەڵگەی کوردەواریمان ئادابی باب و باپیرانمان قسەی پێشینانمان هەتا ئەو شوێنە لەسەر سەر و سەرچاوانە ئەبێ بیپارێزین کە ڕێگ بێتەوە ئەم عرفە ئەم نەریتە ڕێگ لەگەڵ قورئان و سنەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو یەک بێ ئەوە لەسەر چاوانە. عرف و داب و نەریتی زۆر جوانمان هەیە کە ڕێک بە مانای ئاەتەکانی قورئانە ومانای فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەگەلی کوردی مسلمانمان باب و باپیرانی من و تۆ کۆمەڵگەی کوردی لەسەری ڕۆیشتووە ئەوە پابەند بوون پێوەی وەکو حیا و حرمات ڕێزگرتنی گەورە و بچووک لە یەکتر ڕێزگرتنی دایک و کچ لە یەک باوک و ئەولاد لە یەک شیرازەی خێزان تێک نەچوون هەیبەتی پیاو لە ماڵدا ئەم عرفە جوانانە کە لە کۆمەڵگەی ئێمەدا هەبوون ئاوێتە و تێکەڵن لەگەڵ فەرمانەکانی خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام ئەو نەریتانەی ئەو بابەتانەی کە بۆ نمونە ئافرەتێک هاوسەرەکەی دەمرێ لە هاوسەری زیادە بێتەوە شوێک دەکا منداڵی هەیە خەڵک دەڵن بۆ لەسەر منداڵەکانی دانەنیشت وە بە حرمەتەوە بە خێوی نەکردن بۆ چاوی لە مێردکردنەوە بوو وەڵڵاهی ئەوە هیچ ڕەوایەتێکی تێدا نییە. ئەوە پێشێرکردنی مافی کەسێکە کە خوای گەورە ئەو مافەی داوەتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو مافەی پێڕەوا بینیوە هەموو ئینسانێکی ویژدان زیندوو ئەو مافە پێڕەوا دەبینێ. ئێمە بۆچی دەست بخەینە ڕێگای بۆچی ئەو ئینسانە کاتێک هەیە ئافرەتی وهەیە دوو جار شووی کردووە ئەگەر جاری سێم شوو بکاتەوە هەموو کۆمەڵگا بە چاوێکی نامۆ سەیری دەکا. ئەگەر ئافرەتێک مێردی یەکەمی بمرێت دواتر شو کاتەوە مێردی دۆمی بمرێت دواتر شو کاتەوە مێردی سێمی شەید بێ بمرێ هەموو خۆمەڵگا دڵێن باب ئەوە شو بە هەر کەسێک بکات دەیکوژێ. ئەی بۆش ئەو ئەسما خات و ئەسما شووی بە جەعفەر کرد شووی بە ئیمامی ئەبوبەکر کرد شووی بە ئیمامی عەلی کرد دوو لە هاوسەرانی شەهید بوون یەکیان وەفاتی کرد. ئەی بۆ کۆمەڵگەی ئیسلامی کەسێک قسەیەکی پێنەوت ئەی بۆ لە ناو کتێبەکانی مێژووی سەحابیاتدا هاوڵە ئافرەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئافرەتیانی سەحابی بێ ناوی تۆ مارکرا چاو لێ بەڕێزان. ئەی بۆچی ئەمانە هەیە کەواتە ئێمە دوو بابەتمان هەیە بەشێکمان پەیوەستە بە ئاینەوە ئەم دابوونەریتە کوردیە لەسەر سەر و سەر چاوانمان ئەوەی کە پەیوەست نییە و پێچەوانەیە لەگەڵ ئاینەکەماندا و ئاینی ڕاست و دروستی ئیسلام لەگەڵی یەک نایەتەوە ئەتە دەبێت ئەوە بەلاوەخەین و بۆ خازانجی هەمومانە پەیوەندێکمان لەگەڵە باڵێ دوا پەیوەندیمان دیارە برایانی کۆنتڕۆڵان کاتی دەوەندە بەدەستەوە نامێنێ خوشکە نەرمین وەکو دوا پەیوەندی وەردەگرین. خوشکە نەرمین فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دادنا نەرمین. مامۆستا گیان وەڵای پرسیارێکمان هەبوو ئەگەر ڕۆژووی ڕەمەزان قەرزار بی ئایا فدیەکەی بە پارە بێ یا خواردن بۆ ژنی جووجان کە بە ڕۆژوو نەبوو بێ بە پارە یان بە خواردن؟ بەڵێ ئەی بۆی نەگیراوەتەوە هیچ عوزرێک هەیە کە بۆ نەگرتنەوەی؟
والله يعني ام صالي ثابته صالي بس اكرام رمضان بيت صالي اخر لما صافي ام يعني زمان رابردو دا ام خوشك باشا هیچ دەرفەتێکی نەبوو بەهۆی نەخۆشیەوە بووە بەهۆی مناڵەکەیەوە بووە بەهۆی چیەوە بوو نەیتوانی فترێکی زۆر شیری پێیاوە ئەڵێ نەمگرتوێتەوە آخر عەمدەن نەیگرتوێتەوە یان هەر بۆی نەگیراوەتەوە دووشتی لێک جیاوازن خاتون نەرمین وەڵایی بۆی نەگیراوە نەیگرتوێتەوە عەمدەن نەیگرتوێتەوە دیارە تەندروست باش بۆ ئینشاڵڵا بەڵام عەمدەن نەیگرتوێتەوە حکومەکەی جیاوازە چونکە ئێمە قەزامان هەیە ئینسانێک کە ئافرەتێک قەزای بۆ نەکرێتەوە بەپێی مەسەڵی ئیمامی شافعی جارێ نابێ پەنابەرێتە فەرفیدیە ئینشاڵڵا لە درێژەی بەرنامەکەدا بەسەر چاو بۆ دڵن دەکەمەوە باشە خاتون نەرمین خوشکە باشەکەم دادن نەرمین سەرچاو خواگەدار بێ خوا لەگەڵ بێ خوا لەگەڵ بێ سەرچاو خوا لەگەڵ بێ خوا لەگەڵ بێ سەرچاو بەڵێ بەڕێزان ئەمە دوا پەیوەندی بوو داوای لەبوردن لەو بەڕێزانە دەکەین کە لەسەر هێڵمانەوە یان ویستیان پەیوەندی بکەن بەڵام دەرفەت نەبوو بەهۆی وەڵامی تەوەرەی یەکەمان درێژتر بوو لەسەر ئەم بابەتە کەوت ئینشاءڵڵا هەوڵ دەدەم لە ئەم کاتێکە لە بەردەستمان ماوە وەڵامی ئەم بەڕێزانەش بدەینەوە خوا پاداشتان داتەوە دەستان خۆش بێ بۆ پەیوەندیەکانتان پەیوەندی یەکەمان خوشکە ئاوینە بوو فەرمووی دوو کوڕەکەم ژن و ماڵی خۆیان هەیە خوای گەورە تەمەنی منداڵەکانی تۆش و ئێمەش و هەموو موسڵمانان درێژکە دادا ئامینە کوڕەکەت ڕوت تێناکە وەڵاهی عەرزم کردی لەناو بەرنامەکەشدا قسەم لەگەڵ کردی پێویستە تۆ دایکی لە هەموو کاتێکانە ئەو کاتانی کە تۆزە کوڕەکەت نەرمونیانە کە لە سەرخۆ هێمنە ئەو کاتی هەز دەکەی تۆزە بینتان باشە بە زمانی شیرین بڵێ ڕۆڵی شیرینم کوڕە شیرینەکەم وەرە بەیەکەوە دانیشین لەوە ئەچێت تۆ گلەیەکت هەبێ و من هەستم بە خۆم نەکردبێ قەیچێکە هەمیشە مافی دایک و باوک لەسەر ئەولاتەیە بەڵام ئەو مافە بە تۆش ڕەوا دەبینم کوڕە شیرینەکەم لەوە ئەچێ من کەم و کوڕیەکەم هەبێ لە ڕووی نەزانینەوە بێ لە ڕووی ئەوە بێ من کەم تەرخەم بووم و هەستم بە خۆم نەکردبێ دەی تۆ کوڕە شیرینەکەم وەرە قەیچێکە بۆم باسکە گلەیەکانت باسکە دەردی دڵی خۆت بکەوە داواکاریەکانت باسکە داوا کشارە شەرعیەکانت لەوە ئەچێ منیش حەقت لەسرم بێ و جێبەجێم نەکردبێ ئەم زمانە شیرینە لەو بڕوایدام وەکو کلیلێک دڵی کوڕەکەت دەکاتەوە ئەم ڕووەرچەرخاندنە بە دڵنیاییەوە بێهۆنیە جاری وا هەیە هیچ کەم و کوڕی لە دایکەکەەوە نیە لە بەڕێستەوە نیە خوشکامینە لەوە چێ کوڕەکەت خۆی لێکدانەوەی هەڵی هەبێ خۆی بە مەغدور دەزانێ خۆی وا ئەزانێت کە تۆ فەرقی ئەو براکەت کردووە فەرقی ئەو خوشکەکانیت کردووە شتت بۆ ئەوان کردووە بۆ ئەمن نەکردووە ئەم لە دەرونی خۆیان بە ناحەق دەکوڵێ دەری نابڕێ بێ لەگەڵ تۆدا قسە بکە و بگاتە ئامانج و مەبەستێک بە یەک گەیشتن بۆ لە یەک گەیشتن ئەگەر ئێمە بەیەکەوە دانیشین ئەگەر بەیەک بگەین ئەگەر دەردی دڵی یەکتر دڵەکانمان بکەینەوە هەل لە پشتەوە نەکوڵین و من نەزانم چی لە ناو دڵی تۆدایە بەرامبەر بە من بڕوان پێ بکە هەموو شتەکان چارەسەر دەبێت ئەگەر دەرفەتیدا ئاوا لەگەڵ یادانیشە و ئەگەر شتەکانی معقول بوون بە قسەی بکە لەوە چی هەر یەکێک لە ئێمە بەرامبەر بە منداڵەکانمان کۆمەڵەکەم و کوڕیمان هەبێ کاکە هەستمان بە خۆمان نەکردێ خۆ عیبی تێدا نییە بە سەرقاڵی ژیان بەهۆی کاری کۆمەڵە ماندووبوونی ئەم لاولا تۆ لەخوا بەزە بە حەوت منداڵت هەیە 6 منداڵت هەیە هەر ئەوەندە پێڕادەگەی بەسەر ئەمیان جێبەجێکردنی ماڵی ئەویان سەردانی ئەمیان لەوە چێم کوڕە هەست بە کەم و کوڕی خۆی بکە ئینشاءڵڵە تۆ لەگەڵ یادانیشە ئامادە نەبوو هەر ناڕەحەت بوو هەر لوتەلا بوو تۆ دەسەڵاتی ئەوەندەت هەیە لا یکەلیف الله نەفسا إلا وسعها ئەوەندەی لە توانات دابێ ئەوە هەر چۆنە بێ ئەولادتە ڕووی لێ وەرمەچەرخێنە دوعای خێری بۆ بکە دوعای لێ مەکە ومێدی بەختەوەری بۆ بخوازە هەر وەختی ئەو سڵاوی نەکرد تۆ سڵاوی لێ بکە قەیناکە هەمیشە بڵێ خوای پەروەردگار هیدایەتی بدەی یا ڕەبی خوای ئەم کوڕەم بێتەوە سەر ڕێگا و بەینی ئاشتەوایی بکوێتە نێوانمانەوە ئەمە بۆ خۆی شتێکی باشە ئەگە خوا نەخواستە هەر نەبوو خۆ تۆ گوناهێکن ناگاتێ و ئەویش ئەوەندەی دەسەڵاتە گول دوعای خێر و ڕووی خۆشە ئەوە لە خاڵی یەکەمیانە لە خاڵی دووەمیانەڵی دایکم کە دەسم تۆڕە دەبێ لەبەرەوەی لەگەڵ دیارە ماڵی بووکەکانی براکان چێشەوە بەرەی ناو ماڵی خۆیان لیان هەیە تۆ مادام دایکدا پێویستە لە خزمەتی دابیت بە بێگومان دایکیشی دەستا دیارە چۆتە تەمەنێکی زۆرەوە بەڵام کە زانیت چونت بۆ ماڵەکە لەوە ئەچێ گرفتەکان نوێ کاتەوە دایکت کە چای بە تۆکەوە لە تۆ ناڕەحەت بێ بە بووکەکانی بڕێژێ لە زیاتی چوونەکەت ببێتە ڕەحمەت کە زانیت نەک بۆ جەنابەت بۆ هەر یەکێک لە ئێمە زانیت چووی بۆ لای دایک و باوکی خۆت و زەحمەتێک دروست دەبوو بە تایبەت کە ئەو لە لای تۆ ناژی کە لە ماڵەکەی تۆدا بەخێو ناکرێت کە ماڵی هەموو ئەولادەکان هی دایک و باوکە والحاصل لە ماڵی براکەتە یعنی ماڵی براکەت دایکتە هەری تۆژی دایکتە بەڵام لە لای تۆ ناژی بە کورتی خۆمان لەلای بە کوردی خۆمان لە لای تۆ ناژی لە لای ماڵی براکەتە زانیت چوونی تۆ خوشکە ئاوینە بۆ لای دایکت لەوێ گرفت دروست دەکە و ناڕەحەتی دروست دەکە کەمیکەوە
شەر نیە وەکو جاران زۆر بچی بەڵام مافی تەرکی عەلاقەت نییە و ئەگەر چووی بۆ ئەوێ بە قسەی برای خۆت بکە گوێیەکانت باخنە لە ئاستی قسە گوێ مەبیستە وا بزانی گوێیەکانت نابیستن بۆڵی براژن بوو هیبرا بوو هیدایک بوو تۆ زمانی خێرت بکەوە زمانی وەڵامدانەوەی دایکیشن نەبێ هەر بە دایجان بە قوربانت بم ئینشاءڵڵا خوا ڕەحممان پێ بکە 2000 عمرەت کردو عمرە دەبێ بەرهەمی دیار بێ قبولبوونی ئەوەی کە عمرەکەت باشە ئەوەی زمانت بەخێر بێ ئەوەی گوێیەکانت لە ئاستی قسە و وەڵامدانەوەی شتی نابەجێدا ئی هەر کەسێک بێت داخەی ئەو نیشانەی عمرەکەت قبول بۆ خوا ڕەحم بە دایک و باوکی هەموو لایەکمان و هەموو لایەکمان بکە کاکە پشتدەریش عەرزم کرد تکایە هیچ کەسێک پەیوەندی بە پرۆگرامی خۆشەویستی و بەرنامەکانی تەلەڤیزۆنی دیمەنەوە نەکات چونکە ئێمە لێ لە پرۆگرامێکمان نییە بە ناوی هاوکاری هەژاران و ئەوە لە کاری ئێمەدانە تەلەڤیزۆنێکی متەواضعە وەک بە کارمەندانێکی زۆر موچەکەم داماوە بەخوا ئیش دەکەن لێرە یعنی ئەم تەلەڤیزۆنە تااقەت و توانای ئەوەی نییە وەگە تەلەفۆنی ئەوانە ژوارگرین دەبێت ئێمە هیچ شتێک نەکەین بەس باسی هەژاران بکەین و هەژارەکانیش پەیوەندی بکەن بە ڕێکخراوە خێرخوازیەکان کە شوێنیان دیارە تەلەڤیزۆنیان دیارە بەرنامە و کامیرەیان دیارە خوا پاداشتی هەموو لایەک بداتەوە و ئیمامی مزگەوتەکان لە هەر گەڕەکێکە هەژارێک هەبێ ئەو لە هەموو کەس باشتر ئەم هەژارە دەناسێ و پیاماقوڵانی هەر گەڕێکێک و هەر مزگەوتێک من دڵنیام خەڵکی کوردستان لە هەموو شار و شارۆچکەیەکدا ئەوەندە ئینسانی مەردی هەیە ناهێڵە خەڵک بێبژێوی ژیان و نانی ڕەغبێ لە ماڵەکەیدا هێشتا هێمەوەمان لێ نەهاتووە حکومەت بە هەموو گەندەڵی و هیچەکانیەوە هێشتا خێرخوازان و پیاماقوڵان و ڕیشسپیان و گەنجانی دڵسۆز مسلمانی ئەم وڵاتە ناهێڵن کاکە پشتدەر تۆ لە ماڵەکەتان نان نەبێ بەڵام ئەوە لە نزیکەوە دەکرێت نەک لە بەرنامەی تەلەڤیزۆنیەوە تکاکارم خوشکە نووری دڵڕووناکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خوای گەورە ساغ و سەلامەتت کە ئەوە دڵنیابە ئەنا عندە حوسنی ظەنی بی پەروەردگار دەفەرمێ حەدیسی قودسیە گومانی بەندەکەم بەرامبەر بە من چۆن بێ ئاوای لەگەڵ دەکەم تۆ گومانت وایە خوای گیان لە ڕۆژی قیامەتە من کە نابینای دنیام بە چاوی سرم تۆ دەبینم یا ئەڵڵا پێغەمبەری صلی الله عليه وسلم لە حەدیسە هاتووە فەرمووی چۆن شەوی مانگی شەوی چواردە لە شەوێکی ساماڵە دەبینن ئاوا بە چاوی سەرتان هەموو ئیماندارێک خوای خۆی دەبینێ ئینشاءالله بە ئیزنی خوای پەروەردگار یەقینەن خوشکە نور لەسەر عەقیدە و بیرروباوەڕی ئیسلامەتی دامەزرا و ڕاگیراوە بە غەیری خوا هیچ کەس مەناسە و داوا لە هیچ کەس نەبێ ئومێدت بە کەس نەبێ غەیری ئەڵڵا واللهی بە چاوی سەر خوا دەبینی یا ڕەبی خوا هەمومان لەگەڵ خوشکە نور و هەموو ئیمانداران و بیسەران و بینەرانی ئەم بەرنامەیەش هەمومان بە چاوی سەر پەروەردگارمان بینن ذاتی ئەڵڵا ببینین ئەوە نەک زێڕ و زیوی دنیا ئەوەی لە دنیادا هەیە ئەوەی لە ناو ژێر زەویدا هەیە ئەوەی لە ئاسماندا هەیە هیچ شتێک نییە هیچ بەختەوەریەک نییە بگاتە لەحظەی بینینی ذاتی ئەڵڵا سبحانه وتعالى ئەوە لە هەموو خۆشیەکانی بەهەشتیش هەر بەراورد ناکرێت بە هەموو بەهەشتیش بەراورد ناکرێت بینینی پەروەردگار وەڕیضوان من الله ئەکبەر ڕەزامەندی ئەڵڵا بینینی ئەڵڵا لەسەر و هەموو شتێکەوەیە لە هەموو شتێک گەورەترە خوا بەنسیب هەمومانیکە باوکی محەممەد فەرمووی کەسێک قەرزار بێ قەرزخۆر نەبێ مفتەخۆر نەبێ بە دڵ ناڕەحەت بێ هەوڵی خۆشی بدا تەماڵ نەبێ بەڵام خوا ئەوەندەی بەنسیب کردووە لە دڵەوە ئاوات بخوازیە یا ئەڵڵاه ڕۆژێ بە قەرزاری نچمەوە دیوانی تۆ خۆیان ڕەحمەن پێ بکەیت وەسێت بکات تەنانەت بۆ ماڵ و منداڵی ئەگە زەویەکم هەیە ئەگە شتێکم هەیە تۆ خوا کە مردیشم بە ئەندازەی توانە هەوڵی دانەوەی ئەم خەرزانە بدەن ئێمە قەرز شوێر نین ئێمە مافی خەڵک ناخۆین ئەوەندەی لە توانات دابوو خەفەتت پێ دەخوارد فرمێسکت دەباران دوعای خێرت دەکرد مردنی خۆت پێ خۆشتر بوو لەوەی چاوت بە خاوەن قەرزێک بکەوێ و قەرزەکەتت بۆ نەدرابێتەوە خوا سەیرنیەتی ناودڵت دەکا هەوڵ و هیممەتی خۆشت خستەکار ئەوەندەی توانات هەبوو خۆت ماندوو دەکرد زیاتر لە جاران بۆی کە قەرزەکانت بدەیەوە بەڵام نەدرایەوە بەخوا خوا ئەرحەم الراحیمینە لە قیامەتە تۆ ڕاناگیری لەسەر ئەمانە خوا سەیرنیەتی ناودڵت دەکا وە کە سوکاریشت ماڵ و منداڵیشت هیچ شتێکی وایان شک نەبرد لە دوای مردنت قەرزەکانت پێ بدنەوە ماڵەکەت ڕەش و ڕوت هیچی وای تێدا نەبوو ئیتر خوای گەورە شتێک لێداوا ناکە کە لە توانادا نەبێ لە جیاتی تۆ دڵنیا بە خاوەن قەرزەکان ڕازی دەکا و لە بەهەشتا بەشی زیادیان دەداتێ و ئەوان گەرنی تۆ ئازا دەکەن بەڵام بۆ مەرجەی ئینسان لە نێتی ناودڵیدا بێکە قەرزخۆر نەبێ و هەمیشە گەژبین بێکە خوا ناگەمە سەرە مەرگی شەڵا قەرزەکان دەدەمەوە خوارد دەرگایەکی ڕزقڕۆزی وام لێ دەکاتەوە بەو حاڵەوە مرد حسابی زۆر جیاوازە لەگەڵ کەسێکە کە پارەی خەڵکی وەرگرتووە هەر کە پارەکەی وەرگرتووە نێتی ئەوەی نەبۆ بیداتەوە هەر گاڵتە بە خاوەن قەرزەکە بڕۆ شکاتم لێ و کەجا حکومەت چیم لێ دەکات ئەو بێمنەتی دەربڕینە ئەوە زاڵمە ئەوە زوڵمی کردو مەتەل الغەنی ظلمون پیاوەڕ ساسم دەفەرمێ ئینسان توانای قەرزدانەوەی هەبێ و نەیداتەوە یەکێکە لە زاڵمە گەورەکان ئەوە زاڵم
دروستە غیبەتی بکەیت دروستە باسی بکەیت دروستە بە خەڵکی بڵێ ئەمە قارس شوێرە کوڕە عەمان لەگەڵی تێکەڵاو نەبن دروستە بچین لە حاکم و دادگا شکاتی لێ بکەی بە گرتی دەی هەموو شتێکی لەگەڵ یا دروستە چونکە ئەمە زاڵمە زاڵم نابێ بەڵی لێ بەسەرەوە چێ بەڵام بەخوا کابرا قەرز خۆرنێ وەکو جەنابەت کە باسی دەکەی ئەوە حیسابێکیکەی هەیە ئەڵێ عەمرە بە قسط کاتێک کە تۆ قەرزداری ناوەڵا براشیر نەکەم کاتێک کە تۆ قەرزاری حتا قەرزەکانت نەدەیتەوە بیر لە حەج و عومرەی قەرز و قیزد مەکەوە ئیلا مەگەر بۆ کەسێک عومرە بە قیست کە قەرزی هەیە جەنابەت پارەت لای من هەیە من هێشتا پارەکەم نەداوەتەوە بە جەنابەت هێشتا کاتی نەهاتەوە هێستا بەدەستمەوە نیە و ئومێدەواریشی بدەمەوە عومرەکەشت حەز دەیە قیستەکە دەکەی بەڵام چاو لێەوە پارەکە لای من دانراوە عەرزێکت داناوە بیفرۆشی بەڵام هێشتا نەفرۆشاوە لەگەڵ کەسێکا شەریکی و ئومێدەواری پارەیەکت دەستکەی هێشتا دەستت نەکەوتووە بەڵام باوەڕتان بێ قیستیش بۆ عومرە پێم شتێکی باش نییە چونکە تا دەچی و دێوە دڵخۆشی بەڵام دوای کە دانەوەی هات و پارەت بەدەستەوە نەمالێم کە نەدبوو خوانە خواستە وعدی خلاف بدەیت دوای تووشی درۆکردن بی لەسەر سنەتێک ناوەڵاوە باشە بەخوا گیرفانەکەت گەرم و گوڕ بێ و پارت بەشی ماڵ و منداڵیش بەجێ هێشت پێ بە تێروتەسەلی بڕۆی بە تێروتەسەلی بیتەوە ئیلا عەرزم کردن مەگەر پارەیەکت شکبەری ئەمڕۆ بەدەستەوە نییە هەر هاتیەوە لە عومری ئیشەڵا پارەکەت دەست دەکەوێت گرفتت بەنابێ بەڵام باوکی محەممەد تو ئێستا کە خودی خۆت قەرزداری ئیشەڵا خوا بەنێتی ئەوەی کە حەزت لە عومرەیە خوا ئەجرەکەت بۆ دەنووسێ بەڵام حتا قەرزەکانت کۆتایی پێ نەهێنی ئەوە یەکێک گویان نەژمێری بیر لەوە مەکەوە قەرز و قیست بکەی لە پێناوی عومرەدا ئەو کە تەماشای بەیتوڵڵای شەریف دەکەی کەعبەی شەریف دەکەی وەڵڵای فیلمێسک بە چاو تا دێ خوا ئەجرت بۆ دەنووسێ خوا سەیرێتی ناوەدڵت دەکات تۆ چەند مشتاق و شەیدای بۆ ئەو شوێنە پیرۆز و مبارەکە بۆ زیارەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سڵاوکردن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتا سڵاوکردن زانایان دەفەرمون لە ناو نوێژە کە دەڵێ السلام عليك أيها النبي ورحمة الله ئەو سەلامەی ناو نوێژ گەورەترە لەو سەلامەی کە ڕاستەوخۆ بەرامبەر ڕەوزەی پیرۆزی ڕادۆستی و سڵاوی لێ دەکەی هەل لە ناو نوێژەکەدا تۆ هەموو ڕۆژێ وابزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرامبەرت دانیشتۆ و ڕاستەوخۆ سڵاو بۆ پێغەمبەری خوا دەنێری زۆر سڵاوەتی لە دیدار لێ بدە زۆر زیکری خوا بکە و دوعای خێر بکە بڵێ خوا دەرگاکانی تۆ کراوانن یا غەنی ئەو کەسەی دەوڵەمەندان بەستۆی هەموو خەزیانەکان بەدەستی تۆن خوا تۆ زۆر ئاسانە بەلاتەوە دەرگایەکی ڕزق و ڕۆزی وام لێ بکەیتەوە هەم قەرزەکانم بدەمەوە هەم بەبێ قیست و قەرزیش بچم عومرەی ماڵی خوا بکەم ئینشاءڵڵا خوا بە پێنێتی دڵی خۆت ئەم کارت بۆ ئاسان دەکات خوشکە نەرمین فەرمووی ئافرەتێک کە ڕۆژی ڕەمەزانی بەهۆی حەملەوە لەسەر بوو ئەمە دوو بابەتە ئافرەتێک دوای منداڵەکەی کە بوو مانگی ڕەمەزان لە ناویا بوو ڕۆژەکانی بەشێک یان هەمووی بۆ نەگیراون 11 مانگی لە بەردەستایە وا حسابکە 6 مانگی یەکەم شیری داوەتە منداڵەکەی بەڵام لەوە دوا کە منداڵ فێری خواردن بوو 6 مانگ یان بۆ نمونە 5 مانگ 4 مانگی تری لەبەر دەستا ماوە 4 مانگێکی لەبەر دەستا ماوە ڕۆژەکان ناوبەناو قەزا بکاتەوە ئەگەر عەمدەن بە تەماڵی قەزای نەکردنەوە ئەوەی ئێستا لەم ساڵی کە دوای ئەم ڕەمەزان هاتەوە دەبێت ئەم ڕەمەزانە بە ڕۆژوو بێ دوای ئەم ڕەمەزانە لە مەسەبی ئیمامی شافعیدا ڕەحمەتی خوای لێ بێ دەبێت قەزای ڕۆژەکانیش بکاتەوە شەر نیە بەسەریەکەوە ناو بەناو حتا 11 مانگی داهاتووتر قەزای ڕۆژەکانی بکاتەوە و مادام ساڵێکی بەسەراتیە پاڕی ڕۆژانەش خواردنی هەژارێک بدا جایان 3500 4000 بدا لە زیاتی بە پارە هەربیدا دروستە و دەتوانێت ڕۆژی 2 کیلۆ برنجیش بداتە ماڵە فەقیرێک هەر دروستە لە زیاتی هەر ڕۆژێک هەر کامێکیان بێ دروستە واتە مادام بە عەمدەن ڕۆژەکەی نەگرتەوە لەم 4-5 مانگی کە لەبەردەمیا بوو دوای شیر خواردنی منداڵەکە لە 6 مانگی مدار فێڵی خواردنیش دەبێت ئەو قورسایی لەسەر دایکی نامێنێ و دەتوانێت بە شیریا خواردنی تری بداتێ مەجای هەبوو نەیگرتەوە عەمدەن نەیگرتنەوە ئەبێ ساڵی داهاتوو هەم ڕۆژەکان بگرێتەوە لە مەسەبی ئیمامی شافعیدا هەموو ڕۆژێکیش فیدیەیەکیش بدە بەڵام زانایانی تریشمان هەن بە ئەم فتوایاشدامە بدە من دایمە حەزم لە شتی ئاسانکارە زانایانی تر دەفەرمون مەسەبی ئیمامی شافعیش ئەوەیە ئەگەر بێت و بەهۆی نەخۆشیەوە جستی لاواز بوو هەستی بە ماندووبوون دەکرد زەختی هەبوو شەکرەی هەبوو تەنگە نەفەسی هەبوو ئەرکی قورس دەبوو کە بە ڕۆژوو دەبوو هەستی دەکرد ناتوانێت حەقی ماڵ و مێرد و منداڵەکەی بدا مەلۆتکەکەی جوان خزمەت بکە خوا عوزری قبوڵە هەر فیدیەکەی بدا کافیە هەر فیدیەکەی بدا کافیە هەندێک زانایانیش دەفەرمون ئەگەر عەمدەنیش قەزای نەکردەوە کە زانایانیشی کەمن هەر دەفەرمون فیدیەکە کافیە ڕۆژی 2 کیلۆ برنج 2 کیلۆ نیو برنج بدا لە زیاتی هەر ڕۆژێک بۆ ماڵە هەژارێک یان 3500 4000 دینار بدا لە زیاتی هەر ڕۆژێک بۆ هەژارێک ئەوە بۆ ماڵە هەژارێک دروستە هیچ کێشەیەکی تێدا نیە بە کامیان دڵت ئاو دەخواتەوە هەردوو مەسەبەکە ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ و زانایانیشی تریش کە کەمترن و زانایانی سەدە من ئەم فتوایان داوە بەتایبەت بۆ ئافرەتان ئەرکیان لەسەر شان سوک کردوون ئەوە هەردووکیان لەبەردەستایە تۆ بە کامیان ڕەفتار بکەی دروستە بەڵام باشتر ئەوەیە قەولەکەی ئیمامی شافعی
ئەگەر ئافرەت بە عەمدەن ڕۆژەکانی نەگرتنەوە ساڵی دوای ئەم مانگە ڕەمەزانە تەمەن درێژ بێ بیانگرێتەوە ئینشاءالله و لە جیاتی هەر ڕۆژێکیش کە بە عەمدەن نەیگرتوێتەوە لە ساڵی بەردەمیە کەفارەتی ڕۆژێک بدا. ئەمە مەسەبی ئەهلی سونەت و جەماعەتە، مەسەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێ و زانانی تریژ ئەو فتوە ئاسانەشیاندا بوو کە عەرزمکردن هەردوولا لە بەردەستی خۆتدایە. بەڕێزان بەرنامەکەمان لێرەدا کۆتایی پێهات. ومێدی بەختەوەری دەخوازم بۆ خۆم بۆ جەنابتان لە دیوانی ذاتی ئەڵڵادا سوبحانەه وتەعالا خوا گەورە دینمان سەلامەت کە، ژینمان سەلامەت کە، ژیانمان پڕکە لە خۆشەویستی خوای پەروەردگار، خۆشەویستی پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم، خۆشەویستی تێگڕای ئیمانداران و مرۆڤایەتی بە ئومێدی ئەوە سەرفرازی بەردەمی خوای پەروەردگار بین و ڕووسوری بەردەم خەڵکی خوا بین لە دنیادا. والسلام علیکم ورحمة الله وبركاته.